بەزووترین کات پەلە بکرێت و لە تەشکیلکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کاتە گرنگە و زەڕورە لە ئێستادا لێک تێگەیشتن و نزیک منۆکی باشەیە لە نێوان لایەنە سەرچەکان وەکو پێکاتەکان وەکو نەتەوەکان وەکو نەتەوەی تورکمانیش ئێمە لەگەڵدان پێشتیش تاکیدمان کردەوە وەکو نەتەوە تەعامل لەگەڵ ئێمەدا بکرێت و نەک لەسەر ئەساسی کۆتا تاکو ئێستا هیچ گفتوگۆ نەکراوە لەگەڵ پێکاتەکان لەوانەیە لە داهاتوودا بکرێت لە داهاتووش نزیکدا بکرێت و ئێمە کە پێشترش تاکیدمان کردووە کە ئێمە لەگەڵدان کە داواکاریەکان ئێمەوە پێشنیاری ئێمەوەیە کە نەتەوەی تورکمان لە پۆستە سیادەکان بەشدار بێت و یان داواکاری لە پۆستە سیادەکان یان لە پۆستە خەدەمیەکان لە عینی کاتیشدا یەک لە دەستەی سەرۆکایەتەکاندا نوێنەریان هەبێت وەکو نەتەوەی تورکمان ئێمە پێشتیش وتومانەکە نوێنەری هەبێت و یەک لە دەستەی سەرۆکایەتەکان لە سەرۆکایەتی هەرێم بەلەبە لە سەرۆکایەتی هەرێم یعنی یەک لە جێگرەکانی سەرۆکایەتی هەرێم کە بۆ نەتەوەی تورکمان بێت و لاموش گرنگتر بۆ ئێمە لە ئێستادا کە ئیستیقراری سیاسیە تەعایش و پێکەوە ژیانە و لە بەزووترین کاتیش تەشکیلکردنی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە.